بینەرانی قەدرگرانی کوردستان 24 لە هەرکوێیەکم سڵاتان دەبێ خۆشحاڵم جارێکی لە پرۆگرامی بۆ هەمووان بە ئێوەی هێژا شاد دەمەوە. پرۆگرامی ئەم جارم تایبەت کردووە بە بواری وەرزش دەمێ بپرسین بزانین تێڕوانینی ئیدارەدانی وەرزش لە هەرێمی کوردستان چۆنە و لە چ ئاستێکدایە. حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی کابینەی نوێیەم چۆن پشتیوانی لە بواری وەرزش دەکات یاخود چۆناوکاری دەکات، هەروەها ڕۆلی کەرتی تایبەت لەم بوارەداچیە بە میوانداری بەڕێزان دکتۆر ئالان ئەمینداری گشتی ئۆلمپیادی کوردستان، هەروەها دکتۆر عەبدوڵڵا جەلال سەرۆکی یانەی دۆک، ڕۆژنامەڤانی بواری وەرزشی هەردی مالیک، کاک تایر خۆشناو بەڕێوەبەری وەرزشی هەولێر لەگەڵ ژمارەیەک لە وەرزشوانان لە بوارە جیاجەکانی وەرزش گەنگەشەیەم بابەتە دەکەین. زۆر سپاس بۆ ئامادەبوونی ئێوەی هێژا، لوتفتان نواند هاتنە پرۆگرامەکەم، زۆر بەخێر بێن سەرچاوان. کاک دکتۆر بابێ مەلای بەڕێزت با لەو پرسیارەوە دەست پێ بکەم. وای لە هاتووە لە هەرێمی کوردستان هەر بڵێ وەرزش یەکسەر فکرمان هۆشمان بۆ یاریگا و تۆپی پێدەڕوا. عەدی بوارە تاچیەکان بوارەکانی دیکەی وەرزش بۆ گرنگی بە بوارەکانی دیکە نادرێ وەکو پێویست وەکو جاران کەرم کە کاکە سەهند من بەڕاستی منەمەوێ زیاتر قسە بە ژمارە بکەین نەک بە گلێ و گازەندە. بەڵێ و من چەندین نمونەیە سە بۆ جەنابەت ڕەنگە پێ خۆشە بەداتا وەڵام دەیت و زۆر بە تاتا وەڵام دەدەمەوە کە وەکو شخصی خۆم من دڵخۆشم بەو ئاستەی کە ئێستا وەرزشی کوردستانی تێدایە. لەسەر جەم ئەو چالاکیانەی کە ئێمە ئاگادارین و ڕۆژانە راپۆرتەکانمان مۆدێت یا خۆت ئەو یەکێتیەوە درستیانە کە چالاکیەکانیان ئەنجامەدەن، ئەو ژێرخانە مرۆیەی کە هەمانە لە کوردستان زۆر باشە، بەڵام بە مقابلی ئەوە ژێرخانێکی تریش هەیە کە پێوترێت ژێرخانی وەرزشی کە بەسەلەی یاریگا و هۆڵ و مەلەوانگە و هۆڵی تایبەت بە یاریەکانی ترە. ئەم دوانە بێ بەیەکەوە گەشە بکات. ئێمە بەداخەوە ئەوەی کە کێشەیە لە کوردستان ژێرخانە وەرزشیەکەمان هەژارە، بەڵام ژێرخانە مرۆیەکەمان ئەگەر ئێستا هەندێک نمونەت پێڵێم، ئێمە لە باوەکو پرسیارەکە توکات تۆپی پێ هەر دایمەن حسەی ئەسەد ئەباد لە هەموو نیقاشەکانە لە تۆپی پێایەسا ئێمە چواریانەمان هەیە لە خۆلی پیشەگەری عێراقیاریە وە خۆشبەختانە دوێنێ یانەی وەرزشی دووهۆک توانی بگاتە پاڵەوانێتی یانەکانی کەنداو. لە بێچوە شێران ئێمە پاڵەوانی عێراقین، لە لاوان ئێمە پاڵەوانی عێراقین، لە ئافرەتان ئێمە پاڵەوانی عێراقین و هەرژاردەی عێراق ئەگەر 11 یاریزان بێت هەشتی ئافرەتەکانی کوردستانەکەم لە فوتساڵ لە بوونی یاریگاکان لەکوێ عێراقی نێمە. هەفتەی ڕابردوو خۆپیشاندام و لە دەربەندی خان ڕێگەی دەربەندی خان سلێمانیان داخست ئاگاداری ژمارەیەک یاریزان هاتە ناو شەقامیان کرد، داوای کردنەوەی یاریگایان کرد. وا بوو کاک هەردی وایە ژمارە یاریگاکانمان وەکو پێویستن لە کوردستان. من پێچیت پێڵم ئەڵێم ئێمە لە ژێرخانی وەرزشی هەژاری، بەڵام لە ژێرخانە مرۆیەکە باشین، ینی ئەتوانم تا ڕادەیەک بڵم زۆر باشیشین. لە وەرزشی ئافرەتان کاسار لە وەرزشی ئافرەتان لە هەموو یاریەکانە خانمەکانی کوردستان بربڕی پشتی هەڵبژاردەکانی عێراقن. باشە لە تۆپی دەست، لە تۆپی بالا، لە تۆپی باسکە، لە باسکە باشترین قاعدەمان ئێمە لە دۆک و زاخۆ لەگەڵ سلێمانی، لە کچان لە سلێمانی، لە کوڕان لە دۆک و زاخۆ. باشە لە کوڕەتلیەت باشترین قاعدەمان هەیە لە هەولێر کە چواریانە بەردەوام منافەسەی ئەوە ئەکەن کە پاڵەوانی عێراقن. باشە لە تۆپی بالا پاریانەی هەولێر دووهەمی عێراق بووە. لە شەترەنج زۆربەی یاریزانەکانی هەڵبژاردەی عێراق خانم و گەنجەکانی کوردستانن. لە پاسچیل سواری زۆربەی یاریزانەکان بڕێ پشتی هەڵبژاردەی عێراق یاریزانەکانی کوردن. لە تۆپی سەرمێس یاریزانمان هەیە گەیشتۆتە ئاستی نێودەوڵەتی. لە مەلەوانی لە یاریە باشە بۆ ئەوانەونن، یعنی ئێمەی میدیاکار گرنجیان پێ نادەین
هۆکارەکە ئێمەین نەخێر ئەدی هۆکارەکە من بەڕاستی بۆ سێ چوار خاڵیە جێرمەوە کاکە سێنجار زانی ئێمە لە زۆر بەرنمەیە کە بەشداریم کردو بەداخۆ ئێمە کە باسی کێشەی وەرزش ئەکرێ کێشەکان زۆر بچووگەکرێتەوە لە خاڵێکی دیاری کراوە یعنی کێشەیە یەک بۆ نمونە لەیانەی هەولێر هەیە ئەیتر وەرزشی کوردستان هەمووی لەو تێڕوانینەوە تەماشا ئاکرێت ئێمە لە وەرزش پێم وایە بەقەدەر ئەوەندەی کە کارمان کردووە و بەقەدەر ئەوەندەی کە ژێرخانمان هەیە من پێم وایە زۆر گەشتبینم بەوەی کە ژێرخانێکی مرۆیی زۆر باشمان هەیە تەنها ئەوەیە وەکووتم ژێرخانە وەرزشیەکەش هاوتاکەین دەگەڵیا من دڵنیام ناڵێم بە مانگ و دوومانگ بەڵام بە 6 مانگ بە ساڵ پاڵەوانێتی نێو دەوڵەتی نییە لە کوردستانە نەکرێت لە شارێک لە شارەکانی کوردستان دێمە لای جەنابەت کاک دکتۆر عەبدوڵڵا هەتاکەی ئەو یانانە چاوەڕوانی حکوومەت بن پارەیان لێ سەرف کات لە کاتێکدا بە پێی هەندێک زانیاری بیستومە حکوومەت هێرێمی کوردستان ڕێگەی داوە یانەکان بۆ خۆیان کاری وەبەرهێنان بکەن ئێوە وەکو یانەی دوهۆک لەکوێ ئەو کارن کە بە کوردی بە زمانی سادە بڵێم بازرگانی خۆتان بکەن یانە بازرگانی بکات داهاتیە بێ بۆی خۆی بەرەو پێشوە ئەوەی من بیستومە پێش ئەو بەرنمەیە لەگەڵ یەک دوو ڕۆژنامەوانی واری وەرزشی گفتوگۆم کردووە دەیگوت حکوومەت هێرێمی کوردستان بە تریلیۆن دیناری لە بواری وەرزش سەرف کردووە ڕاستە کەرەمکە زۆر سپاس خێرات نامی میوانات کەم کەی خۆش بم گەلەوا بەرکی ئامادە بوو یادە خێراتی ساچەوە ڕاستی ئەس نمونونەکە بەکی بژین دەست پێکەین پار ساڵ دوێ یاریگە هێدا یاریەمە یانە هەولێر بوو جەنابی سەرۆکی حکوومەتی بخۆی حاضر بوو سڵافمە بۆ هەنە مەف بابەتە گەلڤەکرد گەلە جەنابی وانکو وەبەرهێنان بەهێتەکردن و پشتەوانیەکە تەمام کرد گوت ئەس گەل هەندێمەوەکو یانەیەن دەرە یانە پشت بەستنێ سەر خۆ بکەتن و بەرهێنانە بکەتن دیگەلێک باشتر بیت حکوومەت بدەتن جارم سەحکێنە فیانن عێراقی هەمی بوو نمونەن و کە خۆلا پیشەگەرن عێراقی بیسیانەنە خۆلا ممتاز بیسیانەنە کوردستان ئەفیانە تەهەمی تابعی حکوومەتێنە حکوومەت تەمویلەوەت کرد ژیانەیەن ئەهلی من نەدیدینە ئەف چەندەهانێژیت بیت وڵاتی تورکیا هەتا ساڵان نۆتۆی کە نۆتۆ دوێسیەژی یانە حکومی بوون پشتی یانە بووینە کەرتێ تایبەت وەرزشەوان گەلێک پێشکەت ڕاستی یاوان ژێگەر ڕاستی ئێستا ڕۆلی کردی تایبەت باشە لە بواری وەرزش ئەگەر بهێتە کرن جەنابیوان بڕیارداک و حەس هەیەک و وەبەرهێنان تیانە بێدەکردن بوو نمونە یانە دوهۆکنو کە 49,000 متر مربع عردل دوورمان دووری خۆ هەیە بە بمەوەی چەندین ساڵایە ملکێ وایە تاپۆیە ڕاستیش ئەم هەتان و کە نزانین کێشە چییە خۆ کۆمبوونێکمەت گەل بەلەدیە و ڕێبەبەریا وەبەرهێنانێت گەل تەختیت عمرانی مە ئەنجامدا پارێزگاری دوهۆکی ڕاست پاردنێک و موافقات بێ نەکردن دێنەویسارێکیان بۆ هەولێرێ دێڕافەسێتن جارێکاتی دەبێژن وی شکلی چێکە خەریتا بەدڵکەن جارێکا دێنەویسارێکاتی دەکەین هەر ڕافەسێتن دماهی کە مە بڕیاردا جەنەوەی پارێزگاری بڕیاردا گەلمە کۆمبوونەکە تایبەت بکەین گەلوان هەر سەرێڤەبەریە ئەو نەخشەکی چێکەن بۆ هەندێدا دەستەوە بەرهێنانێ و وەزارەتە تایبەتون دێڤەک و ڕافس نەکەتن خەریتە ئەوان هەر سێرێڤەبەریە چێکریە جارێکا دی چوە وەزارەتی جارێکا دی ڕافس بووە ئەی بڕاستی ئەس مستەغربت مینم ئەی جەنابی سەرۆکی حکوومەتێت گەل هەندێ بێتەکردن ئەنا زانم بوو چی ئەو دائیرە دەبی تشتیکەن ئەگەر حکوومەت ڕەزامەندی دەدا ئەکید دواتر جێبەجێ ناکرێت جێبەجێ ناکەن نەخێر گەڕێزت من مخابنیژی بەعنی بە ساڵێکە نویسار کردی هەتان و کە تەخیر بووی بێ سەبەب هەر فترە ژێ سەردان ئەوان ڕێبەبەریات کەم چ جوابەکە مقنعی نەپڕاستی مخابنی و ئەگەر چ نەبیتن دوان سێ ساڵە دەکوام دەستا کارگەری من دەست بکار بووینە دوا سێ ساڵە داوامە بەرهێنان کرد بۆە بەرهێنان بێژمەتە ساڵ بۆ ساڵێدا ئەم پارەی کێمترش حکوومەتێ داخواستکەی دێم وڵای جەنابشت کاگەردی چۆنی سپاس کاکسێن خێر بێ زۆر سپاس بۆیان باس کردوم باش دەنووسی لەسەر باری وەرزش کۆمنتت چییە با پرسیارەکەی من وەکو من هاوپیشەمی ڕۆژنامەبانی کۆمنتت چوو لەسەر قسەیم دوو بەڕێزە وڵا کاکسێن سەرەتا سڵاو ڕێز بەخێرات نیە و خوشک برابەڕێز زۆر سپاس دەکەم وڵا حتممە لە هەندی خاڵ من یعنی هاوڕیانم بەڵام لە هەندی خاڵ هاوڕیان نیم بەتابێت لەگەڵ برای خۆشویستم دکتۆر ئالان لێ خاڵ لەگەری هاوکۆکم مەسەلەن ڕاست ئێمە ژێرخانێکی باشی مرۆیمان هەیە لە هەموو یاری جیاوازەکان ئەوە واقعە لە سەراستی عراقیش بەڵام ئێمە لە کوردستان بەڕاستی زائیدەن کە ژێرخانی وەرشیمان خراپە کۆمەلگای وەرشیمان نیە هۆڵمان نیە
یاریگای باشمان نیە ئێمە کارەسات لە بەڕێوەبردی وەرزشەیە لە کوردستان یعنی زۆر جار مەسەڵەن ئێستا باسی ئەومان کرد پرسیارەکە بە دووبارێکەمەوە بەڵێ پێش بەرنامەکە دەست پێکەم دوو ڕۆژان ئەوان گفتوگۆ و گەنگەشەمان بوو لەسەر ئەم پرۆگرامە وی باسکردن وتی حکوومەت زۆری سەرف کردووە زۆری خەرج کردووە بەڵام مرکزیەتەک نییە لە ناو وەرزش ڕاستەوە زۆر ڕاستە کاک سەهێن یعنی قسەکان بڕین بەڵام با دێم سەر یعنی ئێستا لەوانەیە دەوی هەر وەرشکارێک بکەوە زۆر جار جەماعەت دەبی لە کەناڵەکانیش یعنی خەڵکێک کە دەیدوێنی ڕاستەوخۆ دەرێ با سەرۆکی حکوومەت بێتە سەرخەت لە کاتێکدا سەرۆکی حکوومەت لە خوارە خۆی ڕاوشکاری هەیە مدیر عامی هەیە کۆمەڵێک کەسی کە هەیە کە ئیشەکان بەڕێوە بەڵام وەک دکتۆر عەبدوڵڵا ئێستا باسی کرد زۆر جار مەسەڵەن بەڕێزیشان خودی جەنابی براگەورە کە کتێب دەکەوت کە سۆرە وەزیران دەبین خەڵکەکەی لە خواری ئیشەکە تێک دەدا لە بەڕێوەبردنی وەرزشیش ئەو کێشەمان زۆرە یعنی با قسەکانم کەمە دوو بەشی یەکەم خودی سەرۆکی حکوومەت و حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە کابینەوە پارەیەکی زۆری لە وەرزش سەرف کردیا و مانای ئەوەش نەکە لە ژێرخانی وەرشی دەستەوەستان ڕاوەستا بنا من دەزانم معلوماتم هەیە لە شیلاتزێ لە دینارتا لە ئاکرێ لە کفری پرۆژێ باشیان کردی یاریگان تعمیر کردی یاریگای نوێیان دروست کردیا پارێکی زۆر بە ملیارات لە هەموو کاتە سەختەکان دەدرێتە یانەکان بە تایبەتی ئەو یانانی کە بەشدارن لە خولی ئەستێرەکانی عێراق بە ملیارات دینار دەدرێت بەو یانانە بەڵام لە خوارێک کە بەشی دووەم لە پاش بەڵام کە بەشی دومی قسەکانم بی بەڕاستی ئەوانەی کە لە خوارەوەی هەڕەمەکان لە خوارەوەی سەرۆکی حکوومەتن بێپلان و بێسەروبەرێکی زۆر هەیە لە وەرزشی کوردستان بە تایبەتی لە شاری هەولێر ئەم چونکە لە شاری هەولێر دەژین زیاتر کێشەکان لە شاری هەولێر هەیە بەڕاستی بێسەروبەرێکی زۆر هەیە بێپلانی زۆر هەیە بە تایبەت لە کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستان هەندێک گۆڕانکاری لە پۆستی وەرشی کرا من بەڕاستی ئەگە برێم هەمووی بەڕەهای قسە بکەم نا زوڵم دەکەم ئینسانی باشەیە لە پۆستی وەرشی بەڵام زۆرینەی ئەو گۆڕانکاری لە پۆستی وەرزشی لە شاری هەولێر کرا بەڕاستی کەسی شیاو لە شوێنی شیاو نییە دەست خۆش بابزانی کاک تایر خۆشناو کۆمنتی چێ لەسەر قسەکانی جەناب کاک تایر دەڵێ هەندێک بەرپرسی وەرزشی بە تایبەتی لە سنووری پارێزگای هەولێر وەکو پێویست نەیانتوانیوە خزمەت بە بواری وەرزش بکەن با من ئەواش بپرسم بزانم بەڕێوەبەرایەتی وەرزشی هەولێر چەندە توانیوێتی لە ئاز داواکاری لاوان بێت چکە لاوان کە دەگەنە تەمەنێک لە قۆناغی مێربنداڵیەوە ئەوەی یەکەم جار ڕووی تێدەکەن وەرزشە تەواو قسەکەم لە وەرزشەوە دەست پێەکەن ئێوە دوای ڕخنەکانی کاگەردی بزانم ئێوە چۆن وەڵامی ئەو دەنەوە و چۆنی ژای پرسیارەکەم دێ فەرموو دەوان سپاسان دەکەین پێشەچی بە ناوی هەموو وەرزشوانانی هەولێر پیرۆز باەکی گەرم لە یانەی وەرزشی دۆک دەکەین و دەستخۆشیان لێ دەکەین لە سەرۆکییانە و دەستەی کارژێڕی و یاریزانان کە هێزێکی گەورەیاندا بە وەرزشی کوردستان بۆ ئەوەی توانیان بگەنە خولی دەوری خەلیج ئەو پیرۆزبایان لێبی و سەرکەوتونە ئینشاءڵڵا ئەمە ئێستا ئەو بەرنامەیە دەکەین لە یاریگای شەهید فەرەنس و هەریرینە ئەو یاریگایەت کە دروست کرایە هەموو بە شان و باڵی ئەو یاریگایەماندا هەڵدەگوت لە هەولێر یاریگایەکی نمونەیی یاریگایەکی نێودەوڵەتی دروست کرایە بەڵام ئەوەی ناوەڕۆکی دروستکردنی لەوانەیە لە نێزیکەوە دکتۆر ئالا زۆر ئاگاداربی چۆن دروست کرا چۆن هەڵە داخراوە دروست کرا هۆڵێکی زەردمان هەبوو لە هەولێر بالێ لێ دەکرا باسکەی لێ دەکرا دەستی لێ دەکرا فیستیڤاڵی وەردشی لێ دەکرا هەموو شتێکی لێ دەکرا هەولێر هەرچگل لە یەک بکرێ وەردشوانان حەقەکی شەرعی خۆیتیان لەبەرەوەی هەولێر لە چاو شارەکانی کوردستانی عێراق ناڵێن زۆر فەقیرین هیچمان بۆ نەکرایە لە 2011 هۆڵی زەرد باشە جەناب کاکتار ئێوە بەرپرسیارەتیان لە حکوومەت ئێمە کردوتمانە بەرپرسیارەتیان هەیە لە حکوومەت مادام خۆت وەکو بەرپرسیاری حکوومەت دەڵێ ئێمە لە هەولێر هەژارین ئەی هەوڵتان نەدا بیکەن تۆ لە بمورە دەمانگەڕێنەوە سەردەمی هۆڵی زەرد نانە قسەکەمان نانەخەر وەرزش بە چ دەکرێت بە چ بتوانین ئاستی وەرزش بەرز بکەین دەبی هۆڵمان هەبی جێو ڕێگامان هەبی ئێمە زیاتر لە 30 یەکێتی وەرزشیمان هەیە لەوانە زیاتر لە 15 یەکێتی یاریە تاکەکانە ئێستا زۆر یاریە تاکەکانمان هەیە هۆڵەشیان نییە هۆڵەشی داخراومان نییە ئافرەتانمان لە یەدی یەکەمی عێراق لە بالای نەتیزەیان هەیە لە باسکەی دەی کچان ئافرەتان
لە زۆربەی یاریزانەکانی بەرزکردنەوەی قورسایی لە شەترەنجی لە پاسکرد سواری کچەکان یاریزانی عێراقن بەڵام جێ و ڕێگایەکیان باشە دیە هەمە تریلیۆن دینارەی حکوومەت کوردستان سەرفی زیاتر بۆ تۆپی پێ سەرف کراوە من بە واقعیت پێ دەرێ ئەگەر ئێستا بینەوە لێک دێنەوە ئەمێن ئێستا لە ساڵی 2024 خاوەنی هەولێر خاوەنی 35 یانەی وەردشیمە دویانە پارەی بۆ سەرف کرایە لە وەزارەتی دارایی ئەویت کە بۆی نەکراوە هەموو دەرخستەیان پێشکەش کردووە ئێمە بەرزمان کردەوە بۆ بەڕێبەراتی گشتی ئێمە لەبەر ئەوەی تابعی وەزارەتی ڕۆشنبیرینە وەزارەتی ڕۆشنبیری لەوانەیە وەزیر جەنابی وەزیر بوو ئەوانی تر زیاتر هەوڵ بدەن بۆ ئەدی بوون و سەر و سینەما و شتی تر بۆ وەرزش لەوانەیە وەکو پێویست کەوانەیەکی بچەکەم لێە خۆ پێشتر وەزارەتێکە بۆ ناوی وەزارەتی وەرزشلاوان هەبوو وەزارەتی وەرزش هەبوو دووکاری زۆری باشی کردە هەموو شار و شارۆچکەیەک بۆ سەرجەم ناوەندە وەرزشیەکان مەلەوانگە باڵەخانە هەموو دروستی کرد لە هزار ئەوە چەند ساڵە نەماوە بەڵام ئیشی باشیانی کرد کابینەی نۆش کە هاتە سەر حکم بەڕاستی لە کاتێکی قەیراناوی هات وا کێشە زۆر بوو نەخیدابەزینەوەت کۆرۆنای کۆرۆناش هەبوو ململانەی هەولێر بەغدا شەڕ هەوانە هەبوو لە قەیرانێکی دارایی هات دەستخۆش دێم وڵای جەنابی دەستخۆش با بچمە لای وەرزشوانان پێم خۆشە ئەگەر پرسیارتان هەیە سەرنجتان هەیە کەرم سەرەتا دەستخۆش بوو vê dîdorê zûr kesanê dî hebûn ev tibiya danîştibane û beramber van werzijivanên ku ev dilê لە بەرپرسانی وەرزش ئێستا پێم وابێ شاندن لە دەرەوەن من ڕێزی احترام بۆ هەموو هەنا بەس وەکی بینین بەحسی ئافرەتێ دکەن بژن ئافرەت بربڕا پشتەیە منتەخەبێت عێراقیە ڕاستە ئەی شێکم وان وەفرەتن و ساڵە 2013 حتا پار خۆ لە چ بوارێکی تۆپی دەست حتا پار ئەس یاریزانە هەڵبژاردە عێراقی بووم پێرار پار ئەز سەرپرشتە کچێن کەرکووکێ بەعام کو بەحسی ئافرەتێت کان ئافرەت یا پشتگوێ خستیە ئەو ئافرەتێت کو گەهشتینێش یعنی هەرێکل 100 یانەیە ئەوکرین نوکاز بژمێرم 8 یانە نە یانە منێت گۆڕی سەبەبی چە جەهنینە ئەس خۆتێدا ببینمەوە بەرچە هەندێک جا کێ هۆکارە وڵی ئەم حەستکە وڵی ڕون و ڕاشکاو بۆ چێ هۆکارە بە ئەمە شتەکانێک جیاکەینەوە کاک هەردی قسەکە جوان کرد حکوومەتی هەرێم بە تریلیۆن دینار سەرفکا لە بواری وەرزش بۆ تو ئێستا گلەیت پێ نەک بەس بەتەنا تۆی پێ خوزیتە ئەڤڕۆ ئێکش سەرکەن یانێت ئافرەتە دۆنە بۆ بەرامبەرمە دۆما گەلک تشت هەبوونەوە بەرامبەر بۆ کرد بوون چونکە سەرکەن ئافرەتۆن ئەم شنگلیان وایانەش بکەین کوێت ماوجودن حەقی مەلسەر هەموو یانەکە هەیە کو تیپن کچا هەبن و بەردەوامی بدەنە تیپێت کچا بژین الأکادمیا حتا گەهنە وێ مەرحەلەی کونکە ئەو مەرحەلە ئەستێدا ئەسنەشم یاریە بکەم ئەزە گەشتمە تەمەنەکی من ستۆپاکراز یاریێنەوە کەم نەشم هەندە تااقەتۆ من هەندێ بژنە من تو خەلکە هەولێرێنی تا حەقنێت و هەولێرە پوستێکی وەرزشی وەربگیری بەێ بەێ مە بخۆ گوچکێت خۆت گولێ بووی هەرە دووکێ هەرە ئاکرێ ئەس 2011 حتاێ سەعاتێ یاریزانە یعنی پارێزگا هەولێرێ بوویمە بوو حتا ئەس یاریزانم چ مشکیلە نەبوون درستە با ئەمینداری گشتی ئۆلۆمپیک کوردستان وەڵامدات باوەەر بکە کاک ئۆلاناوەنیە دانیشتە گەلک جارامێ چوین یعنی وی بخۆ هەستە معانەتت ماکری و زانی تیش کاگالان دکتۆرجان وەڵامت بۆ خاتونە بەڕێزە بەڵێ وەڵام من سەرەتا پێ من تیکا کەسەینجان من نەوتم یعنی ئێمە بەڕاستی مەواهبی زۆر باشمان هەیە بەڵام وەکووتم کێشەکە ئەوەیە هەندێک ناڕێکی هەیە لە مۆزوعی ئیدارەدانی موئەسساتی ریاضی لە کوردستان باشە بۆ هەوڵناکاری تێدا بکەن بۆ بزانە پێشنیاز ناکەن ئاخرێمە جوزئێکین لە کول کاکەسەینجان ینی بەدەر نین بۆ خۆ دەزانین نەک مەجای ریاضە لە هەموو مەجالاتەکانی ترە مەسەلەن پەیوەندی ئێمە لەگەڵ بەغدا چۆنە دروست لە ناو خۆمان لە ناو کوردستان چۆنە ینی ئەمانە ئێمە جوزئێکین لە کول لەبەر ئەوە من پێم وایە ینی حتا تەنانەت مەسلەی ئەو بابەتی دعمی حکومی و با بڵێن ئیدارەدانی موئەسساتی ریاضی
زەی کێشەکە لەوەیە ئێمە هەر موئەسسەیەکی ڕاضی کە دروست ئەەکەین شتێک هەیە پێوترێت ئەسباب موجیبە یعنی لەبەر چی دروستی ئەەکەی بۆچی ئەم دەستگا وەرزشیە دروست ئەەکەی ئەمە زۆر گرنگە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم بەڕاستی من ڕەنگە لەگەڵ زۆربەی برادرانە لەو ناحەیە تۆزی هاوڕا نەبم لەبەر ئەوەی کە حکوومەت دامی ڕاضە بکە مەفروض نییە حکوومەت دامی ڕاضە بکە چونکە حکوومەت لە ڕێگەی ئەو موئەسساتە ڕسمیانەی خۆی کە هەیەی ئەنجا وەزارەتە ئەنجا بەڕێوبەری گشتیە ئەنجا هەر ناوێکی لێنی ئیشی حکوومەت ئەوەیە ژێرخانی وەرزشی بۆ وڵات دروستکە بۆ ئەوەی منفعەتەکەشی بۆ گشتی بێ باشە ئەمە خاڵی دووهەم بەڕاستی کا کەسەهێن ئێمە بەرەو ئەوە ئەڕۆین کە مەوزوعی بە بڵێن ئیدارەدانی زاتی هەمومان هەر یەک لەم بەرپرسیارانەی کە لێرە دانیشتووە هەمومان باس لەوەکەین ئەڵێن بایانەکان پشت بە خۆیان ببەستن بۆ خۆیان داهاتیان هەبێ بەڵام وەڵاهی یاریەک هەبێ لەم مەلعەبە بێم و پێم بڵێن وەڵا شوێنەکەی تۆ 5,000 دینارە وەڵی تووڕەشە بم و ناشی دەم و 1000 مشکلەش دێنێ ئەوانەی کە وەرزش دۆسن هاوکار هەندێک شت هەیە کاک کەسەیەن هەندێک شت هەیە مەسەلەن مەواردی نادی مەفروزە ئێستا نادی لە ڕێگای با بڵێن جلوبەرگە و تایبەتەکانیەوە ئەمە سەرچاوەیەکی داهاتی ئەم نادیەیە مەفروزە هیچ کەسێکی کە نەتوانێت جلوبەرجی ئەم نادیە مەسەلەن بەکار بێنێت بۆ داهاتی تۆ نادی حەقی نەقلی تەلەڤیزیۆنی هەیە ئەتوانێ نەهێڵە یاریەک نەقڵکەی لە مەلعەبەکەیە و بەبێ مقابل نادی بەدەل ئیشتراشی ئەندامەکانی هەیە ئەندامی دڵسۆز ئەو ئەندامەیە کە دێت ماگانە بەدەل ئیشتراکی خۆی ئەدا و ئێتۆ کە ئەم داهاتانت هەبوو ئۆتۆماتیشی یان زەختەکە لەسەر حکوومەت لا ئەچێ حکوومەت ناتخوا مەزالی ئەوانی تردا مەزالی ئاخر کاتم کەمە چونکە لە بیرادی بەرنامە زۆر زارۆڕە یەک دقە زیاتر ئەم حەسکەین یعنی ڕێکێ بدەن ئەو کەسێن و پرۆپۆزەلێکی باش هەیە پلانەکە باش هەیە نۆهێن گلێەوە بکەن نۆهێن زۆر باغڤن نۆهێن بژن ئەوە هو بێن پرۆگرامێکی پێشکەش بکەن باشە من پرۆگرامێکی هەیە پرۆپۆزەلێکی باش منێ هەی بوو پێشکەفتنەوە بوو پێشکەفتنەوە وەرزش ئافرەتەوە ئەزێ پرۆپۆزەلی دەمەکێ ئەگەر بە کەمترین وشە جوابی بدەنەوە سەرۆکاتیان جومانی وەزیرە بەس بۆ سەرۆکاتیان جومانی وەزیران سەرۆکاتیان جومانی وەزیران ئاخرنا ئەوە ئەم خاتونە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانەیە بەڵێ ئۆلمپیات هەیە سەرۆکاتیان جومانی وەزیران هەر یەکە و بە پێی تەخەسوسی خۆی تەحویلی ئەو شوێناکە ئەوەی کە ڕۆلی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان چییە ینی بەجددی ئەوەی کە لە خوارە بزر دەبی بۆ کارەکەوەیە گەیشت دەست خۆش فەرم قوربان سپاس بۆ بەرنامەکەت من سەردار یاسین یاریزانی پێشویانی هەولێر و هەڵبژاردی کوردستان خێراتی میوانەکان دەکەن میوانەکەت سەرچاوان بەڕاستی ئەمن ڕووی ڕەخنەم لە بەرپرسانی ئەو شارەیە پارەی خەیاڵی سرف دەکرێت لە چواریانەی خولی عراقی خۆشحاڵانە ئاستیان باشە بەڵام بەداخەوە خولی کوردستان خولی نایابی کوردستان ساڵ بە ساڵ بەرەو پاش دەڕوە ئەو یاریزانانەی کە ئێستا لە خولی نایابی عراق بەشێک بوونە ئەستێرەی شارەکانی خۆیان هەموو لە خولی کوردستان پێڕاگەشتن بەڵام ئێستا بەسەڕەحەت پێتان بڵێم بەشێکی زۆر لە یانەکانی خولی کوردستان لەبەر هاندەران و لەبەر خەڵکەنەبی هەر بەشداری خولی کوردستانیش ناکەن وای لێ هاتووە پرسیارەکەت ئاراستەی مامۆستا تایرە دەست خۆش بۆچی خولی کوردستان وەڵامی پرسیارە بداتەوە وەڵام بداتەوە مامۆستا فەرموو طبعاً خولی کوردستانی تۆپی پێ یانە وەردشیەکان سەر بە ئێمەنە بەڵام بەڕێوەبردننی خوولەکە سەر بە یەکێتی تۆپی پێی کوردستانە ئەوەی کامە لە ئەگادارین لێ مەسرفەکی گەلک زۆری دەوێ یانە وەردشیەکان کە بەشداری دەکەن بەتەنها لە چواریانەیە بەرێ یەکێتی تۆپی پێی کوردستانیش نانایی دەوری کوردستان دەڵێ ئەو لاوانی کردەوە تازە پێگەیشتانی خولی دەکات ئەوانش دەکات ئەوە دەبتە بارگرانیەکی گەلک زۆر لەسەر ئەو یانەی وەردشیەی لەبەر یانەی وەردشیەکان 500 ئەگە داهاتی خۆی هەبی یەک لەوانە گەنادی هەولێر بی لە هەولێرە من دەرێم بروسک بیتن هندرێن بی
ئەوانە هەندێک ئەکەت بیدانەی ینی ئەوەی خۆیان هەیە داهات بەڵام یانەکانی کە نیتیان کە نەیان بیت چاوەڕێ ئەوەی دەکەن کە دەرخستە پارەیان بۆ سەرف کرێ بەڵام گوناحی منیە ئەو پارەی سرف دەکرێت لێ خولی نایەبی عێراق کە سرف دەکرێت لۆیانەکان ئەوە شتێکی خراپ نییە بەڵام چی بکرێ عەدالەتی یاریەکانی دکەش ڕابگیرێت دەسۆش پرسیاری دومت بە خێرایی کاکتایر پرسیاری دومت وەڵامی دوم ئەوەیە هەر لەسەر خولی نایەبی کوردستان ڕاستی بەداخەوە تیپەک 200-300 میلیۆن سرف دەکات دواتر نازناوەکە دەباتەوە پێرار ساڵ پێشمەرگی هەولێر سێ نازناوی بردەوە بە نمونە هەر نەخەڵات کرا نەدامی مادیکرا کۆمەڵە پارەی زەبەلاعیش سرف کرد ینی بۆچی ئەو پارەی لەیانەکانی خولی عراقی کوردستان سرف دەکرێت بەشەی لە نادنیێت تۆپی کوردستان لە ئەوەی خولەکە زۆر جوانتر بەڕێوە بچێت کاگەردینا پرسیارێککەم بۆ دانەوە کاک دکتۆر وەڵامی ئەو پرسیارە بدەوە خوا زەحمەت دەبێت دەکا کردی باشتر دەت ئەزم کومێتەوە خۆی ئەس دێدەم بەس ئەو باشتر من پرسیارقلیمێ من باشتر جوابی بدەم چونکە ئەزدەم کومێتە 6 ساڵ لە توی کوردستان کارم کرد فەرموو کاکسێن لە بیدایت قسەکانم باسم کرد گوتم ئێمە یعنی کارەساتمان لە ژێرخانە مرویەکە لە بەشە کارگیرەکەی هەیە ئەمێ چێت توی کوردستانمان هەیە لە 2006 خول بەڕێوە دەبە من 6 ساڵی دەچێتی ئیشم کردیە ینی هەموو کونج و کونەکانی دەزانم چییە زۆر باشەوە یعنی ئێستا یاریزانێکی لە دەوری عراقی گرێبەستەکەی 600 میلیۆن دینارە لە بۆیە گۆرس هەموو میزانیە یەکێت تۆ پێ کوردستان ئەگەر ساڵک چالەچەکانی بەڕێوە بە 600 میلیۆنە ببرێت خۆ ینی لە نێوان دووکانە خۆ ینی ئەوە تەشیرێک نەبێ بۆ ئەم بە ڕێزە نازام چێ بەخوای بەڵام خۆ میسیمان نەکڕیوانی میسیمان کردی یعنی کارەساتەکە لێرەیە ئێستا نۆ پیاوی بەڕێز ئەو یاریزانە بەهێزە ئەوەندە بەهێزە یاریزانێکی عەرەبە لە یانێکی کوردستان بەهێزە زۆر بێزە یاریزانی منتەخەب عێراقە یعنی دەکرێ بڵێن میسی یان ڕۆناڵدۆ ئەرە ئەو دێژ دەناسمەوە مەبەستم لە میسی یان ڕۆناڵدۆی عێراق کاکسێن مەبەستم لە چ دێ ئێمە یعنی کارژێرەکەم ئەوەندە خراپە مەسەلەن دە پیاوی بەڕێز یەکێت توی پێ کوردستان بەڕێوە دەبن ئەوانە دانیشتون لەوێندەر دەبی حکوومەت پارە لەسەر سینی دابنێ بری ئەوە پارە ئەنگۆ بڕۆن دەوری بکەنەوە حکوومەت بۆیان دابن منیش دەتوانم ویشە بکەم دەبێ حکوومەت پێداچوونەوە لە پۆستە وەرشەکاندا بکە نەکەریشێت تۆ پێ کوردستان هەمووی ئەتوو فەنی تو لە ئیدارەدان چی ئەگەر نەتوانی کردی تابێت بین ناو خولە لەو معلوماتت لە ساڵی 2015 لەو یاریگایە یاری کۆتایی خولی کوردستان بەڕێوە ئەو کاتی کۆمپانیاکی ساڵات سپۆنسەری دەکرد بەڵام ئێستا گەڕاینەوە پاش لە خولی کوردستان ساڵانێکی زۆر منتەخەب هەڵبژاردەی کوردستانمان هەبوو چۆ ئیتالیا چۆ سوید چۆ ماڵتا چۆ ئۆکرانیا چۆ فەڵەستین بەشداری زۆر پاڵاوانتی کرد سەردارێکێک بۆ لەو یاریزانانێک ئێستا باسی کرد بەشداری نەڕۆی کەپی کردیە 5 ساڵ شەبابی کوردستان وەکو هەڵبژاردە لە ئۆسلۆ مشارەکەی کردێ من بخۆم ساڵێک مشارەکەی ئەو دەوریم کردێ زانم چەند میهمە لە بۆ یاریزانی کورد هەموو ئەو یاریزانە کوردانە ئێستا بە پاشمانداوەمە زۆر پاشکاتێکدا هەمان مەسرف ئێستا ناڵبژاردی کوردستانمانمە ناڵبژاردی کوردستان هەیە نەشەباپە هەر داوای پارە دەکەن مەسەلەن ئێستا لە 2020 قرار وابوو بوتوڵەی کۆنیفا کە تایبەتە بە هەڵبژاردەی هەرێمە بێوڵاتەکان لە کوردستان میوانداری بکرێ تەزیل بوو مەبەستم لە چی لەو خاڵێت لۆ 2020 تەزیل بەڵام دیسان ئەو بەڕێزانەکە لە چێت توی پێ کوردستان کار دەکەن داوایان لە حکوومەت کردیا زیاتر لە 1 میلیۆن دلار سەرفکەن لە بە بوتوڵەیەک ئێتۆ بۆ ناچی یعنی کردی تایبەت بینە ناو بوتوڵەکە ئەدی فەنی ئیدارەدانی تو لە چییە ئەو بارگران دەخی سەر شانی حکوومەت ئەمیش دەتوانم لەگەر ئەو برادرانە بچین هەردەمونێکی زۆر زیندی لە بینەوە لە بیر مستخوا دوێنێ لە سۆرە دەپازدە گەنجی زۆر دڵسۆز و جوامێرانە پاڵەوانتێکیان ڕێخستیا لە نێوان 51 هەڵبژاردەی تۆپی پێ تۆپی پێ 51 هەڵبژاردەی تۆپی پێ لە زاخ و تا خانەقین هیچ پۆستێکی وەرزشیان نییە دەوراتیان کردووە لە بۆ حەکەم دەوراتیان کردووە لە مشریف پاڵاوانتی زۆر جوانە زۆر یعنی ئیدارەی سەر بەخۆی سۆران باوری تەبییتی کەمترین لە خولی ناوی کوردستان دەست خۆش بە پرسیارێک لە کاک عەبدوڵڵا بکەم دکتۆر عەبدوڵڵا پێم خۆشە بزانم بەڕاشکای وەڵام دێەوە کابینی نوێم وای کردووە دەستی حەزب لە یانەکان بێتە دەرەوە لە ناو وەرزش بێت دەرەوە باز دەکرا جارجار حەزب زۆر تەداخلی کردووە لە سەرتاسەری کوردستانە یعنی ناڵێن بەس لە دووەگیان لە هەولێریان یان بەس لە کەرکووک و بەس لە سلێمانی نا سەرتاسەری کوردستان ئەڵێن حەزب تەداخلی کاروباری وەرزشی کردووە ئەم کابینەیە کابینەی توانی وەک ئەوەی کە ئێستا زۆر جار بازەگرێ حەزبی لە تەداخلی حەزبی لە کاری حکومی کشاندەوە لە بواری وەرزش کشاندیەوە کەرم کە ڕاستی چێت بیتن ئەوە بەری سێ ساڵامەکەندە کۆمەکە گەنجە هاتین
بیت خلقه که مازن جیبار نکرد بیت اف گنجا دیشین هب جرتنا در کبن انتخاباتا اگر اف فرصه چت بد بری چند ساله با 5 سال 10 سالات گرزت من بیت اف فرصه منه با وان گنجا هم هاتین وکی سپرایز که با پراستی بیت خلقه که نزان به تربو سرکاتی از خوب بر بجیر کمیان حواله من هم هاتین به تدخل حزبی به هر تشتک میانه ورگرد حتی نو کجی از یانا دوهک بجم یانا دی کی بجم حق نی سر باغم بس ابد تدخل حزبی ابد نینه وتقال هندي جي حكومي جي بارزگار دو كامي قبض بيشتن نجدير نشنزيك استدخل الشولي هوا ناكم هين وكيل بيجن مختصم ورزشي بين كاري خو كان ابراستي از بيجم سپاس جي بو خوده امشم كيف اخو اكيد بيجن بريار بدين اف دستا كارگيري بتنه ديري اودي نحزبون اف كاسيت كارت كرنت كان ما تكرن دينا حزم يا كازي اتردم بيوا كرمك قربان من رزقار مول محمد كم خوش يكسب برسيارك يان سرنجك خيرات كاتب زور كما ادمي بخيرات میوانه برزکان دکین سپاس دکن لو درفتا سرنزم لسر قسەکانی دکتۆر ئالانیا ئەو باشەراتانەی باسی کە لەسەر تۆپی پێمایی دڵخۆشنەوە پیرۆزباییش لەیانەی دۆچی دەکەن سەرکەوتنی بادینان دڵخۆشی هەولێریەکانە من لەسەر تۆپی دەست قسەی دەکەم بەڵێ من لەسەر تۆپی دەست قسەی دەکەم ئەو واقعی کە تۆپی دەستی تێدایە بە تایبەتی لە هەولێر و دهۆک کە دەتوانن برن بەرەو لاوازە زۆر و بەرەو نەمانش دەچیتن تۆپی دەست بەرەو نەمان دەچیتن ئێستا یانەیەک نییە لە هەولێری پایتەخت بەشداری خولی ممتازی عراق من دوونێ چوومە سلێمانی ئەو ڕۆژانی تر لە بۆ دیاری کە لاعیبەکان لێرە کۆز دەکەن لە بۆ نادیەکانی کەرکووک لە بۆ نادیەکانی جنوب بەکچەکانیشەوە ئێستا ئەو کچانە یانەیەک نییە لێرە تێدا یاری بکەن بە کاتەکەم فرێ هەماکەیت کاک دکتۆر ئالان بۆ قوربان وەڵی من ئەزانی تۆپی دەست ئێستا وەڵامێکیەوە من هەفتەیەکە لەگەڵ ئیتیحادی کوڕەتلیەت لە مناقەشەی ئەوەیە تەلەفۆنم بۆەکەن ئەڵێ نەگەر عەزێت نەبێت تەکلیف لە کاک موعەیەد بکەی وەکو سەرۆکی یانەی وەرزشی هەولێر کە ئەویش تیمی کچانیان بەشداری بتوولەیەک بکەن چونکە ئەوە 4 هەفتەیە ئێمە وەستاوین تەنها 4یانە هەیە بەشداری بتوولە بکە ئەنجا کاکەسێ مشکلەکەی ئێمە لە چیایە بە 4یانە بتوولە بکەینەوە ئەڵێن وەڵا بە 2 ڕۆژ بتوولەکەیان تەرتیب کردویان و نەشیکەینەوە ئەڵێن وەڵا دانیشتون پاڵیان لێداوەتەوە کەس خەمی کوڕ چی بکەین یعنی نیمانە دانیشین تۆپی دەست لە ناو بچی کەچی ئێستاش لە عێراق لە وڵاتانی ئاسایی لە ئەوروپا لە ئەڵمانی فەڕەنسا یعنی لە دوای تۆپ بێت تۆپی دەستە لەبەرچ تەنیا لە هەولێر دۆگەوە لە سلێمانی یانە هەیە بەشداری دەکەن چە دەتوانای زیاتریان لەیانەکەیە بەشداری بکەن یعنی بەجددی لە بەڕێز کاک تاهریش لێرێ وەکو بەڕێوبەری وەرزشلاوان حەقەیە ئاورەك لە تۆپی دەست بدەنەوە زۆر بێناز کە تێ دەبی خەمەکی جدی لێ بکرێت پەیامی تۆش گەیشت تخوا کەسمانەیە کاک کوردۆ کاردۆ بەم خۆشە پێشەوەی جناب قسەوی کەسمانەیە لە تۆپی سەبەتە یاری بکە کەسمان نییە جنابت لە بواری شەترنجی پێم وابێ خۆشحاڵم کە لەم بەژامێش پامی خۆم بگەێنە من کاردۆ ئاکۆ محەممەد ڕاهێنەری نەودەوڵەتی و یاریزای نەودەوڵەتی شەترنج باوەکو یاری تاک لێرە قسە بکەم لێرە برادران باسی زۆر بابەتیان کرد خۆی زیاتر ئەو مەصرفانە و یان ئەو ئەتیمامانە دەدرێت زیاتر بەداخەوە دەڵم لە وڵاتی ئێمە زیاتر بە یاریە ئامەکان دەدرێنی جەماعیەکان بە تاکەکان زۆر کەم دەدرێت من لێرە باسی شەترنج دەکەم ئێستا مانجینۆ ئۆلمپیاتی عالەمی هەیەی شەترنج کە لە وڵاتی هەنگارە بەڕێوە دەچێت منتەخەبی کچانی عراق و منتەخەبی بەڵێ لە هەنگارە بەڕێوە دەچێت لە بۆ دابست منتەخەبی کچانی عراق و منتەخەبی کوڕانی عراق بەشداری دەکەن کە پێک هاتوون لە 10 کەس حوتیان کوردن لە کچان 4یان کوردن یەکیان عەرەبە و لە کوڕانیش 3یان کوردن 2یان عەرەبە یعنی ئەوە خۆی لە خۆیدا یاریزانی شەترنجم بەڵێ ینی خۆی لە خۆیدا وەڵامێکە بۆ ئەوی کە ئەمە لە یاریزان لارێ تاکەکانیش ئاسی زۆر باشمان و یاریزانی زۆر باشمانە یەک لە هۆکارەکان کە برادران باسەکەم دەمەوێت لێرە باسیکەم کەسێکمان لە ئێمە ڕاضە نەبووە وەکو پیشەگەر نەمانگرتەوە بەڕاستی من کاری دووەم وەرزشە بەڕاستی من خۆم ئەندازیارم کاری ئەندازیاری دەکەم ینی وەرزش ناتوانێت بجێنە لە وڵاتە تا بتوانیت تەنها بەس کاری وەرزشەکە بکەیت ئەوش خۆی لە خۆیدا هۆکارە مەسەڵەن ناتوانراوە مەسەڵەن وەرزش وەکو پیشە بەکاربێت ینی زۆر کەسی ئەگەر وەکو پیشە بەکاری بێنێ لەوانێ زیاترش بەرەو پێش دەچێت ئیتمامشی زیات بێت وەکو وڵاتانی دەرەوە ئێمە باسی میسی و ڕۆناڵدۆ دەکەین بۆ ئیتیمامی پێدا لە بەرەوەی بۆتە ئاستێکی داهاتی زۆر باش بۆ ئەوان بۆ
دامەزراندنی سندیکای وەرزشکارانی کوردستانە بەڵێ بۆی ئەویش وەکو ئەندازیاری و پزیشکی و تیجاری و سناعی ببێتە پێش بەڵام ئامادەن هەموو ئەوانەی دیکە لە چوارچەوەی سندیکا بستنە ژێرە و سێبەرە بەڵێ ئەبێ هەموو ئەو یانە و ئەو بەڵێ ئەبێ چێتیەکان و ئۆلمپیات و بواری سندیکا عیلاقەی بەو شتانەوە نییە کاکەسێ سندیکا ئەبێتە جیهەتێکی معنی کە کەس بۆی نەبێ وەرزشکار ئیلا وەرزشکار نەبێ وەرزشکار بەڵێ بەس یەک کورتی بە کورتی ئەوەش تاوا دەکەم و هەر وڵاتانی دەرەوە گە سەرکی وڵاتانی پێشکەوتو ئێتمان بە هەم بوارێکی وەرزش دەدەن بەڵام هەر وڵاتیش لە وەرزشێک پێشکەوتووە بۆ نمونە وڵاتی چووکو ئەمریکا ئەوەنە بەهێزە بەڵام لە تۆپی پێ زۆر بەهێز نییە تەنها لە سەلە مەسەن وڵاتی تر هەیە رووسیا ئێتمان بە شەترەنجدا لە شەترەنج بەهێزە بۆیە دەبێت ئێمەش ئەو ریاضانی کە تێدا سەرکەوتوین زیاتر ئێتیمامی پێ بدەین بۆ ئەوەی ئەو یاریزانانەی کە ئاسیان باشە و نەتائیزیان باشە و لە پاڵەوانەتەکان نەتیجە باش دێنن زیاتر ئێتیمان پێ بدەن بۆی زیاتر پێش بکەوێت گەیشت ئەگەر بەشداروانی دیکە فەرمونون پێم خۆشە قسە بکەن بە ئارەزوی خۆتان ئەم سەکۆیە بۆ ئێوە وەرزشان دەمێت زیاتر سەبار بە وەبەرهێنانی وەرشی قسەی بکەم فەرمووە باشەوە کێشەکانمان هەموو ئەوەی فێری بزنسمان دەکەی لە وەرزش ئەوە مهمە هەتا ئەوە چارەسەر نەکرێ کێشەکان هەر بەردەوام دەبێت چکە هەر کێشە هەموو یانەکان کاگەردی ئەو بۆ توێ زیاتر مەسەلەی مادیەکەیە بەڵێ ئێستا لە وڵاتی مەسەرن هیچ پشت بە شتە نابەسترێ هەموو نادەکەن احتیماد لەسەر حکومەتی دەکە هەر کاتێک حکومەت پارەی نەبی تاویدی ئەو یانە کە تا قەیران ئەوە حەلەوە ئەوە چارەسەرەوە خۆی دەبێت سپۆنسەر پیا بکرێ یاخود مەسەر لە گەشتیاری وەرشیشمان هەیە بۆ نمونە مەسەرن چەند ساڵێک پێشتا لە 2000ەکان لە تونس تەقینەوەیەک بوو کارێکی تیرۆریستی کرا وەرزش لە گەشتیار نەما گەشتیار نەداهاتە تونس بەسی تریشت چیان کرد هەستان پاڵەوان تێش پاسکە سواریان کردەوە کە هەموو خەڵکی ئەوروپا هەموو دنیا بێن بەشداری تێدا بکەن ئەوەش دووسیان وای کرد وەرزش بگەڕێتەوە و گەشتیاریش بێتەوە بزەبت گەشتیاریش دەگەڕێتەوە وەرزشیش دەگەڕێتەوە ئەوەی پێویستی ینی هەر لە ئەوەی خڕنەکەین و مەسەرەن بنیەی وەرشی و کاتە ئێمە دەتوانین ئێمە لە ناوچە گەشتیاریەکان بزەبت ئیسفادە بکەین بێگومان کە مەسەرەن گەشتیاری وەرشی دێتن ئەوە پرسیارم ئاراسی تۆ هەم شارەکە وڵاتەکە ئیسفادی لێ دەکاتن مەسەن کە من بەناوی وەرشی دێمە ئەو شاری دەبینیم زارشکەش مەسەن دێمەوە سەردانی دەکەمەوە دروست ئەو هەروە سپۆنسەریش زۆر زەرورە سپۆنسەر لە مەسەلەکەمە ئێستا نەمایە چکە مەسەن لە هەموو ئەوروپای سپۆنسەر ئیسفادە لەوەی دەکات کە سپۆنسەری نادیەکەی دەکات لێرەوانە بەس لەسەر قسەی جەنابەت ئێرە یاریگایە سیرکە ئەمە لە یاریەکان زۆر جار دەبینم یارێ نێودوڵەتەکان ئەوانە هەمووی ڕیکلامی کۆمپانیاکانن ئەوە لێرە هیچ پێوانە بەڕاستی تێبینێشی چونکە ئیسفادەش لێ ناکە شەریکە ئێستا لەکنەمای لە هااتێک کە سپۆنسەری دەکات وەکو پیاوەتیەک چاکەیەک لەگە ئەویانەیە لەگە ئەو لایانی وەرشە سپۆنسەریەکەی دەکات دەستخۆش کاگردی بۆ ئەو یانانە با پرسیارەکەمەوە بێ بۆ دایمەن ئەو یانە وەرزشیانە ئەم مبارەکان چایانە دەستی حکوومەت بێ من لە سەرەتا قسەکانم باسم کرد و دەستخۆشی لە کاکێ من دەکە ماستەری هەیە لەو بەرهێنان ئێستا کوڕێکی بێئیشە یعنی لەوانێ زۆر نادی ئیستفادەی لێ بکە لەو بێئیشە بێکاری لە مامۆستایە بەڵام یعنی ماستەری هەیە لەو بەرهێنان لە بوارە وەرزشەکە بێئیشە بزەبت کاکسێن یعنی هەر تەماشای یاریگاکەت کرد تبینێکی جوانتدا ئەمن باسم کرد لە سەرەتاوە کەرتی تایبەت لە وڵاتیمە لەو هەرێم یەکسانە بە سفر لە بواری وەرزش یعنی مەسە دەبینە مەسەلەن سەرۆکی حکوومەت زۆر پەرۆشە لە بەهەم سێکتەرەکان ئەم دەبین لە پیشە سازی هەلی کاری زۆر ڕەخساندیە لە کشت و کاڵ بەرەمی خۆمە هەناردەی دەرێ دەکەین دەبینم لە سیستەمی بانقی سیستەمەشی جوان داینە لە وەرزش سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان کابینەینەوە پارێکی زۆر دەدا پەرۆشە دەیوێت ریاضە بگاتە ئەو ئامانجێکە ئەو دەوێت بەدڵی من و تو هەموو خەڵکی کوردستان بی بەڵام لە خوارە پێم گوتی پلان و بەرنامەنیە هەمووی لەبەر ئەوەشەکە لە هەرێمێکی ئاوا گچوک 5 ملیۆن ئەمە زیاتر لە 8 یانەمانەیە لە وڵاتە دراوسیرەکەمان ئەو دەیانەمان نییە یعنی ئەوم یانەیە بووتە بارگانکی زۆر لەسەر حکوومەت پێشم گوتی دەستەی یعنی بەڕێوەبردننی یانەکان یەکێتی وەرشەکان بە لەژنی ئۆلمپیتەوە بەڕێوەبراتی گشتی وەرزشتەوە بە هەموو پۆستە وەرشەکان کەسی لە دوو کردی تایبەت نییە هەمووی دەیخۆ کرد و حکوومەت من حەچی بداتێ زۆر باشە پرسیار لە کاکتایی کاتم ئەگە دوای دەم دیوە قسە ناکەم دێمۆلات بەتاکی کاتم کورد حەز دەکەم 2000 ئەو پامی خۆم بگەین دوای دێم قسەی خۆم فەرم خێرا کاکسێن ئەمن چەند جارێک یعنی بە نووسینیش داوام کردیە بەڕاستی لێرە بە دەرفەتێکی باش دەزانم پێشم وایە قسەکەم دەگاتە جێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جار بەرنامەی تایبەتی بۆ لەگەڵ چین و توێژی جیاواز لە شارە جیاوازەکان لەگەڵ خەڵک قسە دەکات وەرزشوانان دابنیشە نە لە وەرزشوانە من ڕێزمێ بۆم وەرزشوانە
بەڵام پێم باشە چەند جارێک داواشم کردیە سەرۆکی حکوومەت لەگەڵ ڕۆژنامە نووسە دیارەکانی کوردستان ئەوانەی کە تایبەت مخصصن ئیش لەسەر کوردستان دەکەن دانیشتنی بکە من دڵنیایی دەدەمێ زۆر دڵنیام لەوەی کە ئەو معلوماتی لەکن ڕاگەاندکارەکان هەیە ئەو زانیاری لەکن ئەو هەیە باشتر پێی دەگەینن وەک ئەوەی کا لە خوارەخۆی پەیامەکەت گەیشت کاک تایر با بێمە لای جەنابەت قسەکانی کاک هەردی بکەمە پرسیارێک ئایا حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت کۆمپانیەکان ناچار کات وەک ئەوەی کە باج بدەن لە کاروبارەکانیان مەسەرەن لە بابەتی باج هەندێکی لێکم کاتەوە بڵێ وەرە سەپۆتی وەرزشم بۆ بکە هەموو توانایەک هەیە بیکە بەڵام لە ناوە خۆمان یەکدی خۆرین هەمومان مەشاکلی یەکدی ئەگەر هەمومان دڵمان ساف بی لەگەر یەکتر هەموو دەستگایە وەرزشیەکان پێکەوە خزمەتی وەرزش بکەین و خزمەتی بواری وەرزش بکەین بۆ دوا ڕۆژی پێگەیاندنی وەرزش و وەرزشوانان بۆ ئاستێکی بڵند دەبی دڵمان سافبی ئەوە یەک دوو ئەگەر بمانەوێ ئێستا لە مەشاکلی قەدیم و ئێستا بڕۆین و ئەوە زۆری دەخایانی بەڵام چی بکەین بۆ چاکبوونی باشە پێشترە من وەکو یاریزانێکی هەڵبژاردەی عێراق بوویمە لە ئاسیا یەکەم بوویمە ئێستا لاواز بوویمە بەخۆم قەڵەو بوومە بەرزکردنەوەی قورسایی بۆ هەموو یاریەکان مەراکز تەدریبی دابنێ لە هەموو شارەکان بەبێ جیاوازی جێگا و ڕێگایان هەبی مەلاعبیان قاعیان لە بۆ دروستکەی هۆڵی وەرزشی یاریگایان لە بۆ دروستکەی یعنی ئەو ئەلعابانەی ئێستا لە بەغدای ئێستا یاریزان هەیە ئەو ساڵ ئێستا لە فەڕەنسای بەشداری کردیا لە مەرکەز تەدریبیەکی بەغدا دەستی بە یاری کرد گەیشتە قیممەی کە ئێستا یاریزانی دوو یاریزان لە هەموو وڵاتانی عەرەبی گەیشتینە ئۆلۆمپیاد یەکیان قەتەریە بەخۆیم ئەسلی مسریە و یەکیان عێراقیە لە بەرزکردنەوەی قورسای لەو هۆڵەی لەو مەرکەز تەدریبی پێڕاگەیشت دەستخۆش ئەو زە بۆیە دەبێ هەر ئەقەلشی دە هۆڵمان ساوێ وەرزشوانان دەبێت دڵیان ساوێ کایا بڵا دێمە لای جەنابەت چکە هەست دەکەم نازەم ئەوە هەموو پیرۆزباییتانێ دەکەن کەسگی لێ سەر دووەک نیە ئێستا دێ ئەمن دێمەلات بەشدار بووی دیکا فەرموو ناسی ئیسماعیل ڕاهێنەری تۆپی پێ دەبێت دەربارەی ئاستە تەمەنیەکان قسە بکەم بۆ پێشتریش ڕاهێنەر بوویمە لە ئاستە تەمەنیەکان نمونە لە هەر وڵاتێکی پێشکەوت و یان کۆمەلگایەکی پێشکەوت و گرنگی بەلاوان و منداڵەکان دەدرێت بەڵێ بە تایبەتی لە وەرزش ئێمە لە یانەکانی کوردستان ئەو ماوەی کە ئیشم کرد لە خولی کوردستان لە لاوان ئەوەی تێبینیم کرد هەم یانەکان گرنگی بە لاوان نادەن هەم ئیتحادیش گرنگی پێ نادا با هەندێک بەڵگەت دەمێ لەسەرەکان گرنگیشیان پێ نادەن گرنجیان پێ نادەن با نمونەت دەمێ لەسەر ئاستی لاوان خول کرایتەوە خولی لاوان لە هەموو هەولێر و دەوروبەری دوو لاوان بەشداری کردێ هەندرێن و ئارارات خولەکە هەفت یاری بووە ئەو پرسیارە مارەستەوە کە مامۆستامە لە کولیەی دەرسی بەم گوتیا دکتۆر عەبدوڵڵا کە ڕئیسی نادیەوە جەنابیان ئایا یاریزانی لاو بە هەفت یاری لە ساڵەکی پێڕادەگا بۆ یانەکان 600 میلیۆن دەدەنە 600 میلیۆن دەدەنە یاریزانی وەڵام بداتەوە 600 بەس ئەو با ئەوەی تاوەکەم یانەکان ئامادەنە 600 میلیۆن بدەنە یاریزانێک بەس ئامادەنینە ئیتیمان بەلاوان و 6 لاعب دروستکەن 6 یاریزانی خۆماڵی لەوانەیە تێدەگەم لەوانەیە ئەو برادرانەوە بزان ئەوانەی لە قەدەمی ئیش دەکەن لە ڕەفایەتش خۆش بن لە مەعاناتن مدەری ڕیبەکان نمونە دەورە دەکرێتەوە مدەڕی بەشداری دەکە ئەمن مدەڕی پێ برادەرمە یعنی لەوانەیە پارەی قەرز کردبی چوبتە دەورەی دێتەوە یانەکان شەباب و ناشینیانە لە چێ ئیتیمان بەخۆی بدا ڕاهێنەر کو دروست دەکرێت حکەم کو دروست دەکرێت کادیری ئیداری کو دروست دەکرێت بەسفاوی بدە وەکیانە دهۆک مە ئەف ساڵە پشتی بۆرینا زیاترش 10 ساڵە دابڕین بەشداریکردن خۆ لە عێراقی ناشۆ و شەباب و ئەژبال ئەف ساڵەمان بەشداری هەر سێکاکردمە هەبوون مەزەتری پێنجی یاریزانان و بن ژێ 15 ساڵیدا 14 و حتا 6 ساڵیە باسکتبۆل هەبە 2 ساڵات بەردەوام سەر ڕاهێنانێن خۆ سوپاسی بە بۆ ڕاهێنەرێەوەی گەنج دکتۆر مەقداد و یاریزانە گەشتیە بژارتی عێراقیژی مە نزیکی 750 زۆرۆکە هەنە مرد منداڵ بن 16 ساڵیدا 14 ساڵی هەر
أكاديمي ما فكري بتر أكاديمية براسي ترفيهية بس ما فريق طيبات هاي أفياري زانن باشت ما هي بامجي بجرين يعني الديف أو جرخانة ورزش ما هي بيجم جرينجياب وان ورزشين أو ديدان يتأفيد جماعي يتاجي ما هش تياري تاك أنا بس واسي بهر نزيكي 15 ياريزانان يتنصار دي يتمين ضاده يتبايسكل سواري المنتخب العراقي نانوكا ياريزانن وانا هندي لاون دس خوش با او خاطرش تخوا ديار قصيه كاك دكتوري من الدوري العراقي بس دم اورون كردنو بدن دوري العراقي اجبار كرا ناشين وشباب واشبال بس لخولي كردستان ارزو مندانه خوشبختانه یەکێتی تۆپی کوردستان هەفتەی ڕابردوو قەرارێکی دا کە وەکو خولی عێراقی هەموو یانەک پێویستە ناشین و شەبابی هەبی ئەو ساڵ زۆر باشە بکرێت ئەگەر ئەو خاتونە پێم وابێ فەرموو بریا شێروانی مامۆستایی مەحەد پایتەختم و لاعبی یاریزانی هەڵبژاردی عێراقم 21 ساڵە سەرچاوان هەموو لاعبەکانم کردێ بەس تەخەسوسی خۆم تۆپی دەستە ئەمە ڕووی قسەکانم لە بەڕێزەکان ناکەم بە جددی ئەوان شەروەکو منە یعنی ئێستا قسەی نا لە سەرۆک حکوومەت و لە سەرۆک وەزیران دەکەم بەڕاستی کەمە هەموو کات داواکاری دەکەین داواکاریەکانمان نەگاتە جێ خۆی بە جددی ئەمە لێرەوە لە ڕێو کەناڵەوە دەمەوێت داواکاری ئێستا 21 ساڵە یاریزانم هەڵبژاردی عێراق و ئاسیا و غەرب ئاسیا و چەند مەدالیەم هەیە یعنی ئەم چەند مەدالیەکان بکەم کە سەگنێتن ڕۆژێک لە ڕۆژان بلێ دەست خۆش بی يعني استفادەمان نەکرد لەو عاڵەتەی دوو ئەم لاعبی نادی ئەربیل بووم چەند ساڵ نادی يعني خزمەتی ئەو نادیم کرد کە من تووشی ئیسابەی بووم دەستەی نوێ هاتن ئەمن يعني ماوەی باش لە ماڵێک کەوتم کەسیان نەیان گۆ دەست خۆش بی ئاخیرەکەی یەکێک لە ئەندامەکانی نادی ئەربیل بە یەک نامەی بەچاتی هەموو کچەکانی هەولێرەی دەرکرد هەشت یاریزانی دەرکرد چێ بەرپرسە لێرانە من داوا لە سەرۆک حکوومەتی دەکەم داوا لە سەرۆک وەزیران دەکەم ئێستامە هەر ئەو بەڕێزانە قسەی بکەین یعنی هەر قسەکانمان دووبارەیە کەم 21 ساڵە لۆ کەسێک نایە بلێ دەست خۆش بی ئەمن داواکارم سەرۆک وەزیران ئەو مقابلەمان ببینیت و هەموو کچە کوردەکان تایبەت هەولێر بەجددی یعنی شانازیتان پێوە دەکەین گەلەک سپاس مەمنون مەقسەدم لە یعنی ئێستا شتشکەشمان هەیە ئەمن لێرانە ڕووی مایکم لە کاک موعەیدیش ناکەم ئەو مودەتەکە وەریگرتیا بەس ئەوانی دەستەیکەون کاریگەریان هەیە لەسەر دەستەی نوێش پێویستە حکوومەت بێتن ئەمە چەند داواکاریمان هەیە ئەمە نامەوێ هەموو ڕۆژێک کتابە چی بکەم و بڕواتە جێشکە و نەگاتە سەروی خۆمان بەجددی یعنی لەوەتی یاریزانم هاتە ئێستا نە سەرۆک حکوومەت نە سەرۆک وەزیران ماحتراماتم کچەکی لاعیبە ئەویش لە غەرب ئاسیا پلەکی هینە لێرە سەرۆک حکوومەت هەرێمی کوردستان پێشوازی لێ کرد کە عەرەب بوو کە ئەمە کوردین کەس پێشوازیمان لێ ناکات پامی تۆش گەیشت ئەم بەڕێزەش فەرموو ئەوە دو هەمین بەشدار بوو دەبێت لە بەرەوەی کاتمەوە جەنابەت ئەفوم کە تخوا جەنابەت فەرموو کاتم نەماوە اینجا خۆتان کاتم نەما فەرموو زۆر سپاس ئەمن دەرێم هەتا لە هەولێرێ هەتا دانانی خەڵک بە تەلەفۆن بیتن لە یەکێتیە وەرزشیەکان لایەنەکان کوردستان هەمووی لە بەڵام لە ناو هەولێرێ دەژین هەتا بە تەلەفۆن و بە برادەراتی دانێن بەڕاستی حالی وەرزشی لەوەی خراپتر دەبیتن لە یەکێتیە وەرزشیەکان لایەنەکان بەڕاستی بەسی چرکە وەڵام دەنەوە سەر و سی چرکەتان دەدەمێ دو هەمین وەڵامی هەمویان بدەنەوە ناوە لە باسی چرکەش دەمە جەنابەت فەرموو زۆر پرسیارەکەت بەڵێ دوای گلەی بکەیت ئەلۆ من مزەفەر حەمید سەرۆکی یەکێتی پاسوال لە قێولێرم بە خێراتین دکتۆر عەبدوڵای سوار بەڵێ پاشکی سوار پاسی سوار بە خێراتین دکتۆر عەبدوڵای کە بۆ یانەی دایک سی چرکەت هەیە زوو بەڵێ بەڕاستی مەگلەیمان زۆرە یعنی وەکو یەکێتی پاسوال لە قێولێر ئەمە تاکە یانەی قەڵا کە تاکە یانەیە لە کوردستان کە بەشداری ئەندەی پاڵانتی عەرەب دەکات لە یانەی تونس لە وڵاتی تونس ئەمە داواکاری لە ئەنجومی وەزیران دەکەن ئەو پارەمان بۆ سەرف بکەن ڕجاءن بە ڕەبزمان نێتەوە لەبەرەوەی تاکە یانەیە بەشداری دەکەن وڵاتی تونس سپاس دەکەم پەیامی جەنابش گەیشت سەر و سی چرکە بۆ ئێوەی بەڕێز وڵاکەم ناباسی چرکەوێ لە کۆنتڕۆڵ لە سی چرکە دوهەمین پەیامی خۆتان پەیامی وەرزشوانان بگەێنن کەرم بکەن من ئومێ دەکەم وەرزشوانان بێئومێد نەبن ئەم وڵاتی خۆیانە توانە و بەهرەکانیان بتوانن لە ڕێگای ئەو دەستگایانەی کە پێویستە بە خەڵکی بناسێنن ئەوەی کە لەسەر ئێمە وەکو دەستگا وەرزشیەکان هاوکاریانە بین بە پێی توانە و ئومێ دەکەین کە ئیشەڵا
ڕۆژانە سەدان گەنج کوڕ و کچی ئەم کوردستانە لە پاڵەنەوانێتیان و دەوڵەتیەکانە ببین سەیدا عەبدوڵڵا ڕاستی از گەلک کەیف خۆش بەمەختێت بینم هەمی شارەکە و پیرۆزباهێر یانە دهۆکیان و خوزی ئەم هەمی پشتەوان بووین دهی یانە پێشمەرگە سلێمانیەژی دەربازی خۆلا پێشەگەرن عێراقی بووە کەیفەمە گەلێکی تێدوان ساڵە دمایکێدا یانە دهۆک بێژەم الخۆلا پلایکە عێراقی بوو ساڵە دیفراتە خۆلا پلا نایاب ساڵە دیفرال خۆلا پیشەگەری کرد ساڵە بێ دڵخۆلا کەنداویە عربی کەتن مدوێتن ئەژدل ناوێ هەمی جەماوەر و دەستا ڕاهێنەرە و یاریزانن مە سپاسیە جەناب سەرۆکی حکوومەتی بکەم سپاسیە جەماوەرە بکەم کودوان ساڵەدا پشتەوانێکە باشە یاراژی کردیە کاگەردی سیچرکە سیچرکە سپاس لە بۆ تەوەرەکەت تەوەرێکی جوان بوو من لە دوا پەیامی خۆمدا داوا لە هەموو بەرپرسانی وەرشی ئەو کوردستانە بە تایبەت شاری هەولێر دەکەم تکایە بەرژەوەندی گشتی بخەنە پێش بەرژەوەندی تایبەتی خۆتان و تکایە ڕاستی واقعی دۆخ و گوزەرانی وەرزشوانان و وەرشی هەرێمی کوردستان و شاری هەولێر بە تایبەتی وەکو خۆی وێنەکە بگەین بە سەرۆکی حکوومەت تکایە زوڵم لەو پیاوەمەکەن پەرۆشە بۆ چاکردن ئێوە لی تێکمەدە دەست خۆش سپاسی بەڕێستان دەکەین سپاس بۆ جەنابیشت لە هەموو کاتێک کۆبوونەوەی وەرزشی و قسە بدەنگی لەسەر وەرزش قسەی بکەین و لەگە یەکتر لە هەموو شوێنێک استفادەی دەبێتەوە شتێکی باشە خراپ نییە بۆ وەرزشوانان و دوا ڕۆژی وەرزشوانان ئەمەیان لە ڕای خۆم سوپاسی هەموو وەرزشوانانی هەولێر دەکەم بە تایبەتی یاریە تاکەکان و ئەوانەی مەعاناتیان هەیە ئافرەتان ئەوانە خۆشبەختانەش بە پیرۆزبایی لە کاک ئەحمەد بکەن یاریزانی تایکواندۆی پارا ئۆلۆمپی کە ئێستا لە فەڕەنسا خەڵکی و شارەیە پیرۆزبایەکی گەرمی لێ دەکەن و دوعای خێری لۆ بکەن کە نەتیجەی باش و یاریزانێکی تۆپیسەر مێزیشمان دوێنێ لە پاڵەوانێتی غەرب ئاسیا لە ئوردن پلەی سێمی بەدەستێنە ئەوانە هەموو دەستکەوتی باشە هیوادارم ڕێزیان لێ بگرین و ڕاگەیاندەکان مەتەیان بکەن دەستخۆش سپاس بۆ میوانانی قەدرگرانم دووبارە بە جەناب دەڵێم شانازیت پێوە دەکەین سپاس بۆ بینەرانی هێژای کوردستان 24 ئەو وەرزشوانانەی کە تاوە ئێستا بە دیار بەرنامە کۆ دانیشتون هەمیشەتان شاد دەستان خۆش هەموو لایەک بەخێر